12 ساڵ لەمەوبەر ئێزیدیەکان ڕوبەڕووی تاریکترین سادەکانی مێژووی خۆیان بوونەوە. لە دوای داگیرکردنی شنگال لەلایەن داعیشەوە هەزاران خێزان بۆ ڕزگاربوون لە کوشتن و ڕفاندن ناچار بوون ماڵ و زێدی خۆیان بەجێبی هەڵن و پەنایان بۆ چیای شنگال برد. بەڵام بەبێ ئاو و خواردن و پەناگە لە نێوان مەرگ و ژیاندا گیریان خوارد. لەگەڵ زیادبوونی مەترسیەکاندا نەتەوە یەکگرتوەکان هۆشیاریدا لە سەرهەڵدانی کارەساتی مرۆیی و جینۆساید. بەپێ لە چیای شنگالەوە ڕامان کرد و بەرەو سووریا هەڵهاتین. تەنیا بوتڵێک ئاومان پێبوو. هەزاران خێزان و منداڵ لەگەڵمان لە هەمان ڕێگا و لە هەمان مەترسیدا بوون. لە یەکەم هەفتەی مانگی هەشتی 2014دا ئەمریکا هێرشە ئاسمانەکانی دژ بە داعش لە شنگال دەست پێ کرد و لە هەمان کاتا ئۆپراسیۆنی مرۆیی بۆ یارمەتیدانی ئەو خەڵکانەی لە چیای شنگال گیریان خواردبوو ڕاگەیاند. لە ماوەی چەند ڕۆژێکدا فڕۆکە سەربازەکانی ئەمریکا هەزاران لیتر ئاو و دەیان هەزار ژەمی خواردنیان لە ئاسمانەوە بەردایەوە. دەتوانرێت ناوچەکان لە داعش ڕزگار بکرێن، بەڵام هۆکارە بنەڕەتیەکانی سەرهەڵدانی داعش چارەسەر نابن تا ئەو کاتەی بەشار ئەسەد بە کەسێک کە خەڵکی سووریا دیاری دەکەن نەگۆڕدرێت. تا ئەمە ڕوونەدات شەڕ و نارامی بەردەوام دەبێت و عێراقیش سەقامگیری تەواوی نابینێت. هەرزوو ئۆپراسیۆنی هاوکاریە مرۆیەکان پەرەیسەن بۆ کەمپینێکی فراوانتر دژ بە داعش. هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانیان دەستیان کرد بە ئامانجگرتنی شوێن و جوڵەکانی داعش و ئەمریکاش بە چەککردن و ڕاهێنان و ڕاوێژی سەربازی پشتگیری هێزەکانی عێراق و پێشمەرگەی کرد. ئەم پشتیوانیەش یارمەتی دەربوو بۆ کردنەوەی ڕێگای ڕزگاربوونی ئاوارەکان و دواتریش بۆ ئازادکردنی شنگال. ڕۆژۆنە محاولێت کەن ژەهل بنەجوومە هێرشی بکەنەمە ئەم دشکێنینەوە ڕۆژۆنە محاولێت و ئەم شکێن تێکشکێنەوە و دگەل هۆروکۆریۆ فڕوکێت هەوپەیمانە. بەڵام شوێنەوارەکانی ئەو کارەساتە هێشتا ماون. داعش هەزاران ئێزیدی کوشت و هەزاران ژن و مناڵی دیکەی ڕفاند. لەو کاتەوە تا ئێستا دەیان گۆڕی بە کۆمەڵ لە دەوروبەری شنگال دۆزراونەتەوە کە بەڵگەی تاوانەکانی ئەو کۆمەڵکوژیان. هیچ خێزانێکی یزیدی لە ئەزار و نەهامەتی ئەو کارەساتە بەدوور نەبووە. هەر یەکێکیان بەشێک لە تاڵی و برینی ئەو کۆمەڵکوژیەی چەشتووە. بۆ ئەوانەی لەو کارەسات و کۆمەڵکوژی ڕزگاریان بووە، ئەم ساڵوەگەڕا هەم بیرەوەری برینەکانی ڕابردووە و هەم یادەوەری ئەو هەوڵانەیە کە ژیانی هەزاران مرۆڤی پاراست و ڕێگایان خۆش کرد بۆ کەمپینی نێودەوڵەتی دژ بە داعش.